ئەگەرچی کورد لە دوای ساڵی 2003 لە سەرجەم خولەکانی هەڵبژاردن براوەی یەکەم بووە، بە پێی ڕێژەی دانیشتوانیش کورد زۆرینەی دانیشتوانی کەرکووک پێک دەهێنێت. بەڵام بەپێی ئەو ئامارانەی هەفتەی ڕابردوو حیزبە کوردستانیەکان بڵاویان کردەوە، کورد لە دام و دەستگاکانی دەوڵات بەراورد بە عەرەب و تورکمانەکان کەمینەیە. بەپێی ئامارەکە لە کۆی 109 فەرمانگەی حکومی تەنها 22 بەڕێوەبەریان کوردن کە دەکاتە لە 122 بۆ کورد و لە 135 بۆ عەرەب و لە 143 بۆ تورکمان. لە دام و دەستگا گرنگەکانی نەوتی باکوور و غازی باکوور بە هەمان شێوە کورد کەمینە پێک دەهێنێت. لە کۆی 5 قایمقامی شارەکە یەک قایمقامی لای کورد نەماوە و لەلایەن عەرەب و تورکمانەکانەوە بەڕێوە دەبرێن. بەمەش کورد دەبێتە کەمینە و مەترسیە لە داهاتوودا ئەوەشی ماوەتەوە لە دەستی بدات. ئەم بارودۆخەی ئێستای کەرکووک لە ڕووی ئیداری و پێویستی بەڕاستکردنەوەیە پێگەی کورد لە بەڕێوەبردننی ئەم شارە پێگەیەکە بە ئیستحقاقی ئینتیخابی کورد نییە، بە ئیستحقاقی ژمارەی دانیشتوانی کورد نیە لەم شارە. بۆیە ئەم بارودۆخەی ئێستا هەیە پێم وایە و هەوڵدان بۆ زیاتر کەمکردنەوە پێگەی کورد ئەمەوە دەکات مشارەکەی کورد لە بەڕێوەبردننی شاری کەرکووک ئەوەندەی تر لاواز بێت. لەبەرەوەی کورد پلانێکی نیشتیمانی و نەتەوەی نەبووە لە کەرکووک. حیزبە دەسەڵاتدارەکانی کورد یەکێتی و پارتی لە کەرکووک هەمیشە لە ئەوەندەی لە خەمی پشک و ڕێژەی جێکردنەوەی خەڵکی حیزبی خۆیان بوونەوە خەمی کوردیان نەبوو. ئەبینین وەزعی پارتی زۆر باشە لە ناو دام و دەستگاکان، وەزعی یەکێتی زۆر باشە لە ناو دام و دەستگاکان، چ لە ڕێژەی پارتیان یەکێتی لە ناو دام و دەستگاکان یان لە ڕێژەی بەڕێوەبەر و پۆستەکانە. بەڵام ئەبینین کورد فەرامۆش کراوە، کورد پشتگوێ خراوە. هیچ کاتێک کورد ئەولەویەت نەبووە، هەمیشە بەرنامە حیزبەکان ئەولەویەت بووە. بۆیە ئەبینین بەرکەوتەی حیزبی یەکێتی و پارتی باش بووە، بەڵام بەرکەوتەی کورد لە ناو دامەزگەکانی کەرکووک هەمیشە لە پاش تورکمان و عەرەبەوە بووە و قەت ئیستحقاقی خۆی وەرنەگرت. پێشتر بە پێی ڕێکەوتنی سیاسی بڕیار بوو پۆستە ئیداریەکانی شارەکە بە ڕێژەی لە 132 بۆ هەر نەتەوەیەک لە نێوان پێکهاتەکان دابەش بکرێت. بەڵام ئەم هەنگاوە تەنها عەرەب و تورکمان لێ سوودمەند بوون و لە بەڕێوەبەری دام و دەستگاکان زیاتر شۆڕ نەبووە بۆ فەرمانبەران. هەر بۆیە ئێستا کورد کەمینە لە دام و دەستگاکان پێک دەهێنێت. بەڵام بەداخەوە پێکهاتەکانی تر بە هەروە کارێک بێڕێگەیان نەدا ڕێژەی لە 132 دابزێ بۆ ئاستی خوارەوەی فەرمانبەران کە بە یەکسان دابش بکرێت لە نێوان سەرجەم فەرمانبەرانی شارەکە و دوجار سەرکەوت بۆ پۆستە ئیدارەکان. بۆیە تەنها لە نێوان پۆستە ئیدارەکان و بەڕێوەبەرایەتی گشتیەکان مایەوە. خۆشمان نەزانین بە هەر ڕووداوێکی سیاسی کە ڕوودا لادانی بەڕێوەبەرێکی گشتی ئاسانترە وەک لەوەی کە هەزاران فەرمانبەر دەرکرێت. ئەوە بۆیە لە ئێستاە کورد وە حیزبە کوردیەکان گلەی ئەوەکەن کە پۆستە ئیدارەکانی کورد کەمی کردووە. جگەل لە کەمی ڕێژەی فەرمانبەرانی کورد لە شارەکە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا کورد زیاتر لە 100 پۆستی دیکەی لە کەرکووک لەدەستداوە لەلایەن عەرەب و تورکمانەکانی شارەکەوە بە وەکالەت بەڕێوە دەبرێن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.